بەهۆی دەرنەکردنی یاسایەکی نوێ لەلایەن کۆنگرسەوە سەرۆک ترامپ لە پشووی هەفتەی ڕابردوودا چەند فرمانێکی جێبەجێکردنی واژۆ کرد کە مزگێنی بڕێک بوو ژانەوەی ئابووری بە بێکارانی وڵات ئەدات، بەڵام بەرپرسیارەتی دارایی دەخاتە ئەستۆی هەر تاکێک لە ستانەکان. من ئەم کاراکەم لە پێناو دابینکردنی بڕی $400 هەفتانە بزانن ئەڵم تەنها $400 جا ئەوە بەخشندەیە. ئێمە دووبارە ئەمانەوێت خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین. ئەوە هەڵی ئێمە نەبوو، بەڵکو هۆکارەکەی چین بوو. داوا لە ویلایەتەکان ئەکرێت لە 25 خرجەکان لەو بودجەیە هەیەە بیدەن. دیموکراتەکان جەختیان کردووە لە هێشتنەوەی بڕی $600 هەفتانەی بیمەی بێکاری وەک خۆی بۆ بەلایکەم 18 ملیۆن ئەمریکایی بێکار. دەڵێن بڕیارەکەی سەرۆک ترامپ بە هێندی پێویست نییە. بەداخەوە فەرمانی سەرۆک بۆ کۆمەکی بێکاران دەکرێت بە یەک وشە بە پێکەڵک پێناسە بکرێت و بە 3.6 دەڵێم بێسوود و لاواز و ئێجگار بیرتەسکانەیە و تەنها ئەو نمایشێکە ترەمپ دەیکات بەڵام بێکەڵکە. فرمانەکەی سەرۆک ترامپ دواخستنی باجی سەر موچە لە خۆ دەگرێت، بەڵام ئەمریکایەکان لە مەترسی چۆڵپێکردنیان لە نێو خانۆکانیان ناپارێزێت، ئەوەش لە ئاکامی نەدانی کرێی خانوبەرە. فەرمانەکەی سەرۆک هیچ بودجەیەک لە خۆ ناگرێت بۆ خەرجیەکانی هەڵبژاردن. هاوکات فەرمانەکەی بڕەپارەیەکی کەم بۆ خۆراکی منداڵان دابینەکات. هەروەها یارمەتی ڕاستەقینەی تێدا نییە بۆ یارمەتیدانی هاوڵاتیان هەتا کرێی خانۆکانیان بدەن و پێیان چۆڵ مەکەن. هەر بۆیە دەڵێم فەرمانەکەی سەرۆک زۆر شتی لە خۆ نەگرتووە. بەڵام بەڕێوەبەرایەتی ترامپ دەڵێت ئەمە بڕیارێکی بەپەلە و پێویست بوو بەهۆی چەق بەستووی لە نێو کۆنگرسدا. دیموکراتەکان چەندین سازشکە بۆیان کرا بۆ ڕەتیان کردەوە. ئەوەی من لێ ئاگدار بم دوو جار بووە. هەر بۆیە سەرۆک هەستی کرد دەبێت هەڵوێت وەرگرێت و بە دڵنیاییەوە کاتی دەبێت. ژمارەیەک لە ڕەخنەگران گومانیان لە شەرعەتی فەرمانەکەی سەرۆک ترامپ هەبووە و پێشبینی دەکەن دۆزی بەرهەڵستیکردن لە دژی دەسەڵاتی سەرۆک ترامپ ببینن. بە گوێرەی یاسای ئەمریکا دەبێت کۆنگرس یاسای خەرجکردنی بوجە پەسەند بکات. ستیڤن منوچن وەزیری خەزێنەی ئەمریکا ڕۆژی یەکشەمە بە کەناڵی هەواڵی فاکسی گوت کارەکانی سەرۆک ترامپ لەلایەن ڕاوێژکارانی یاسایی سەرۆکەوە پەسەند کرابوون.